99 ماری بۆ زاڵ دەکرێت کە تنینە. لەو 99 هەر مارێک لەو 99 حەوت سەری هەیە، قەپی لێ دەگرن، گازی لێ دەگرن، حاڵێتی تاوەکو ڕۆژی قیامەت. جۆرەکانی سزای ناوگۆڕ، ئایا یەک جۆر سزا هەیە؟ نا، ئەنواع و ئەشکالە. بەڵام من تونترین سزا باز دەکەم کەوا لەسەر کافر و بێباوەڕە. خوای گەورە پەناماندا. ئەم حەدیثەی کەوا باسی دەکەم لە صحیح ابن حبان هاتووە و ئیمامی ئەلبانی تەصحیحی کردووە. حەدیثی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت دەفەرمێت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ڕۆژێکیان لە ناومان فەرمووی: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. كاتك أم آيتي خوێندەوە بە سەحابەکانی فەرموو: ئایا دەزانن، ئەتەدرون، ئایا دەزانن معیشەتی ضەنک چییە؟ معیشەتەن ضەنکا چییە؟ وتی ئێمەش وتمان الله وەڕەسووله ئەعلەم. خوا و پێغەمبەرەکەی شارەزاترن، بە ئەدەب بوون، هەر لە خۆیانەوە فتوایان نادا، نا وسکت ئەبوون کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ڕوونکردنەوەیەکی بدایە و قسەیەکی بدایە. ئەگەر وەڵامەکەشیان بزانیایە نەیانەوت وەڵامەکە ئەزانین، ئەوەندە بە ئەدەب و بەڕێز بوون. وتیان الله وەڕەسووله ئەعلەم، خوا و پێغەمبەرەکەی شارەزاترن. فەرمووی معیشەتەن ضەنکا عذاب الكافر في قبره والذي نفسي بيده إنه يسلط عليه 99 تنينا. أتدرون ما التنين؟ 99 حية، لكل حية 7 رؤوس يلسعونه يخدشونه إلى يوم القيامة. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی معیشەتەن ضەنکا، ئەو ژیانە پڕ ئازارەیە، ئەو ژیانە پڕ دژوارەیە کەوا بۆ کافر ئامادەکراوە لە ناو گۆڕ. چییە؟ پێغەمبەر دەفەرمێت والذی نەفسی بیەدیه، خۆی سادق الئەمینە، لەگەڵ ئەوەشدا دەڵێت سوێن بەو زاتەی کە نەفسی موحەممەدی بەدەستە. 99 ماری بۆ زاڵ دەکرێت کە تنینە. لەو 99 هەر مارێک لەو 99 حەوت سەری هەیە، قەپی لێ دەگرن، گازی لێ دەگرن، حاڵێتی تاوەکو ڕۆژی قیامەت. ئەی تۆ بەوا ئەزانیت ئێستاکە لەسەر زەوی کەسی وا هەیە باوەڕم بەخوا نییە کاکە من، ئەم کۆنە پەرستیە چی ئێوە ئەیکەن؟ هەمان شتێکی بێمعنە کورە بۆ خۆت بژێ. بۆوا دەزانیت ئەوەی خراپە، ئەوەی کەوا خوای گەورە پێی ناخۆشە ئەنجامی دەدا، گاڵتەی بە نوێژ و ڕۆژ و مزگەوت و بووە هەرە چێتە سەر بۆی. تۆ ئەمڕۆ کە خۆت گرتۆتەوە لە حەرام لە پێناوی خودا، دێی ئامادە ئەبی بۆ ماڵی خوا لە پێناوی خودا، ئایا خۆت و ئەو لەژێر ئەو گۆڕە دەبێ وەکو یەک بن؟ حاشا، نەخێر. ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون. جا کافر هەروە بۆی ناچێتە سەر، هەڵمە خەڵەتێ مەڵێ ئەیەوە بۆ ژیانێکی خۆش دەژێ. سەر زەویە، ژێر زەوی پەنا بەخوای پەروەردگار، هەمووی ئازارە، هەمووی ناڕەحەتیە خۆشەویستان.